سڵاو قوتابیانی خۆشەویست لەوانەی ئەوڕۆماندا باسی یونت 7تان لە بۆ دەکەم لە یونت 7 چەند بابەتێکی جۆرا و جۆرمان هەیە هەر هەمیان گرامەرن ئەو گرامەرانە هەندێکیان لە یەک نزیکن و هەندێکیان بابەتی سربەخۆنە لە بابەتی یەکەمدا باسی adjectival participle clause-تان لە بۆ دەکەم adjectival participle clause ئەوە تایتڵی بابرین عنوانی دەرسەکەمانە زۆر جار قوتابی خۆشەویست عنوانی دەرسەکەی دەبتە هەڵبژاردن یعنی ئەتوو ئەو بابەتانێک کە دەخوێنی لازمە ئەتوو بزانی بابەتەکە ناوی چییە یعنی عنوانەکەی چییە ئێستا ئەوەی هەیتمان adjectival participle clause ئەوجا ئەوەیان ناوە چکەشی لێ پێی دەرێن describing actions یعنی ئیشەکەی چییە describe actionی دەکات کەواتە مەوزوعەکە چییە مەوزوعەکەمان زیاتر ئەوە verb ing adjectival participle يعني describing actions يعني وصفی ئیشەکەت لە بۆ دەکات ئەگەر تەمەشا ئەو تێبینی بکەی بەکارهێنانی verb ing یعنی ئەمانە بەکارهێنانی verb ing بۆ وەصفکردنی کارەکان بە دوو شێوە دەبێت یەکەمیان ئەوە شێوەی یەکەمە یەکەمیان چییە یەکەمیان یارمەتی فرمانی یاریدە دەردەدات یعنی verb to be کەواتە بە هاوکاری verb to be ئەمە دەتوانن verb ing-ەکەی بەکاربینن بەڵام دووەمیان بە یارمەتی فرمانەکانی هەستکردن کەواتە ئەمە بە دوو شێوە دەتوانین adjectival participle clause بەکاربینن یەکەمیان بە واستەی verb to be و دووەمیشیان بە هاوکاری فرمانەکانی هەست یەکەم جاردێن باسی verb to be تان لە بۆ دەکەین قوتابی بەڵێز ئەمە یاسایەکەمانە ئەوە verb to be با تەمەشا بکەین بکەری ڕستەکەی تو دائما لەم جۆرە یاسایی ئەوەی verb to be یان this یان that یان here یان these یان those یعنی ئەوانە بکەری ڕستەکەینە قوتابی بەڕێز this و that ئەوە تاکن بە خۆت دەزانی these و those کۆنا ئەمانە کۆنا هەندێکیان لە بۆ نزیکە یەکیان لە بۆ دوورە بەڵام زۆر گرنگە قوتابی بزانی this لەگەر ذاتی کۆیە و these لەگەر those ئەوە چییە عەفوەن this لەگەر ذاتی تاکە لەگەر ذاتی these لەگەر those ئەوانە کۆنا بەڵام here ئەمە جیاوازە یعنی ئەلێرە یعنی شێوازەکە وەکو ئیشارەتی ئەوانە هەموو ئیسم ئیشارەی پێدەرێن بە عەرەبی یعنی نیشانت دەدا شتەکەت پیشانەدا زۆر باشە لە دوای ئەم بکەرانە دائیمان verb to be لە بۆ دێ is was are لەگەر were طبعا is و are ئەوە لە بۆ پرێزنتێ was و were لە بۆ پاستەکەیە لە دوای verb to be دائیمان ئەتو objecت هەیە objecت قوتابی بەڕێز چییە object یان ناوی مرۆڤێکە یان ناوی شتێکە یان ناوی ئاژەڵێکە طبعا هەندێک جاران جێناویشە کەواتە جێناویش دەکرێت بیتە object قوتابی خۆشەویست لە دوای objecتی چمان هەیە فەوڕەن verb ing مان هەیە کەواتە ئەمە ئیشەکەمان لەگە verb ing verb ing شوێنەکەی چێن دەرێت لە دوای objecتی دێ کەواتە ئەمن دائیما ئەگەر ڕستەیەکم هەبوو ئەم بکەرانەی تێدا بوو و هەروەها لە دوایان ئەو verb to be یانە هاتبوو objectێک هاتبوو ئەتو یەکسەر برێ ئەمن verb ing لەگەڵیان بەکاردێنن تمەشا ئەو ڕستەی بکە These are my students studying English. أو this فرموا أو this أو كوية طبعا لما لو كوية arm لقر بكار هنا طبعا اللي تمشاكا these و those لقر are ويري بكار دي. My students أو objecta ها أو objecta كمانا my students أو زاري قلتم لدواي objecti تديتن verb ing دي أوش verb ing كيا فرموا أوش verb ing كواتا أتو تون لبری دەکەی دەبی ئەتو ئەو فۆرمەی لەبەرکەی this و that these و those لەگە هیە ئەگە ئەوانت بینی یەکسەر دەبێت فکری تو برێتن سێ ئەمە بابەتی adjectival participle clause و بابەتەکی زۆر گرنگیشە ئەگە بین هەندێک پرسیاری وزاری حەلکەن قوتابی خۆشەویست پرسیاری وزاری ئەگە تەمەشای بکەین تەمەشاکە ئەوە دەربارەی طبعا verb to be پرسیاری وزاریمان هەیە دەربارەی verb to be ئەگەر پرسیاری وزاری لەگەری حەڵ بکەین here تەمەشای here بکە here أو إزي لقى بكار هاتيا أو ستيلا أو objecta أو subjecta أو verb to be أو objecta ليرة بوشاية شي داي تمام شو عمل باتم جود يعني verb ing دكريتا بوشاية تبشاكا يكسرة الشوينجي هل ضبجيري ببي أو فكري لي بكيوا لبرتي لما أو subjecta كمان قلت مان here object أو verb to be شمان لقى بكار هنا دواتريش ستيلا أويش objecta لقى بكار هني قوتابی خۆشەویست تەمەشای دووەم نمونەی بکە that ئەوە that گوتم بە that و this و ئەوانە بە نیشانی دەکەی that was ئەوە پاستە وۆزی بەکارهێنایە مەریە لەبەرەوەی تاکە یان ذاتەکەش تاکە دەرێ that was مەریە ئەوە ئۆبجێکتی دایتەمە ئەمە چمان مایە verb ing مان مایە ئەوەش verb ing ەکە وەڵامە ڕاستەکە دەبی کەواتە ئێستا adjectival participle clause بە واستەی verb to be جەماعەتی be am is are was were
ئەوە بەو شێوەیەی دەستنیشان دەکرێت. بەڵام حالەتی دووەم لە adjectival participle clause وچی گوتم sense verbs ئەوە sense verbs یعنی فرمانەکانی هەست sense verbs تەماشا بکە ئەمە بکەرمان هەیە ئەلێرە بکەر this و that و this و those نییە ئادی بکەر چیە subject یان I یان we مثلا بە زۆری ئەو دووە بەکاردێ ئەوە subject یعنی subjectەکە مرۆڤە بابرێن یاخود بابرێن this و that و ئەوانە نییە بەوەی دێچیان جیاوازکەیەوە دواتر ئەمە verb to be مان نەلێرانە ئەدی چمان هەیە sense verb مان هەیە تەماشاکە watch it notice it saw remember heard listened to لەگەڵ recorded بە زۆری پاستن بە خۆت تەماشاکە هەمویان پاستن ئەوانە verbن sense verbن دەبی ئەوانە لەبەر بکرێن ئەوانە sense verbن دەبی ئەوانە لەبەر بکرێن زۆر باشە بەوەی دەیان ناسیەوە یعنی لە یاسای یەکەم ئەتوو بە this و that دەتناسینەوە لەگە this و those بەڵام لە یاسای دووەم تەماشای ئەو ڤێربانە بکە ڤێربەکانت لەبەرن ئەگە لە ئیمتحان دیتت بکەرێکت لەبۆ هاتبوو یەک لەم ڤێربانە هاتبوو دواتریش بە هەمان شێوە ئۆبجێکت هاتبوو ئەتوو یەکسەر دەرێ ئەمن دەبی ڤێربای ئێنجی لە بۆشایەکەی هەڵبژێرم تەماشای ئەو نمونەی بکە we listened to تەماشای listened to بکە ئەوە listened to ئەمە زانیمان ئەوە چیە we listened to ئۆبجێکتەکە چیە the man ئەوەش ئۆبجێکتە باشە ئەوە سەبجێکتە بە خۆت دەبینی ئەوە ڤێربە sense ڤێربە ها گوتمان ئەوە sense ڤێربن و هەروەها ئەوەش ئۆبجێکتە لە دوای ئۆبجێکتمان دەبی هەبیتن دەبی ڤێربەچی ing مان هەبی یاخود بابرێن فۆرمەچی ing مان هەبی لەو حالەتەیە تو دەرێت چێ دەرێ ئەوە مەوزوعی adjectival participle clause لەوانە لە ئیمتحان ڕستەیەکی ئەو هات بداتێ برێ ئەوە چ مەوزوعێکە یعنی لەگە چ مەوزوعەکی دەگونجێ ئەتوو یەکسەر تەماشای sense ڤێربەکان بکە یەکسەر ئۆبجێکت ڤێربای ing یەکسەر ئەتوو دەرێ ئەوە یاسای adjectival participle clause زۆر باشە هەندێک پرسیاری وزاریش لەسەر ئەم بابەتە حەل دەکەین تەماشاکە we remember the parrot ئەوانە تەماشاکە we remember the parrot we ئەوە سەبجێکتە remember وشەی remember گوتم لەبەریکە ئەگە لەبەرت کرد یەکسەر دەزانی we remember the parrotەکەش ئۆبجێکتە یەکسەر دەبێ ئەم لێرە ڤێربای ing دابنێن بەبێ مناقەشە یان فۆرمی ing دابنێن فەرقی نییە هاتو فۆرم ing کەت دانا و هیچ مشکلت نابێت دواتر ئەگە تەماشای یاسای دووەم بکەی I noticed the previous speaker هەر هەمووی چیە ئۆبجێکتە noticed ئەوەش ڤێربی sense ڤێربە ئەوەش سەبجێکتەکەیە یەکسەر ئەتوو ڤێربای ing هەڵدەبژێری یەکسەر دەرێی talking یعنی گرنگترین شت لێرە چیە ئەتوو بزانی یاسای adjectival participle clause دوو یاسامانە یەکیان بە واستەی verb to be و ئەوەی تریشیان بە واستەی sense verbs زۆر باشە قوتابی خۆشەویست ئەمە participle clause بە دوو شێوە باز دەکەین تازە باسی چمان کرد باسی adjectival participle clause مان کرد گوتم دوو یاسای هەیە verb to be لەگە sense verbs بەڵام ئەو جارێ باسی شێوازی دووەمی دەکەین یعنی participle clause 2 مان هەیە with conjunctions ئەمە حالەتێکی ترە هەر هەمان verbai ing کە تەماشا بکەی هەر هەمان verbai ing بەڵام ئەو جارە دەرێتن چ ئامرازە لێکدەرەکان یعنی لەگەر ئامرازە لێکدەرەکان بەکاری دەهێنین participle clause هەروش پێم گوتی ئەوە مەبەستی verbai ing کەیە لەگەر with conjunctions conjunction مەبەستی چیە ئەمانە هەمیان conjunction before after on while since when هەموو زائدەنتیان لە دوادێ یەکسەر verبەچی ing لە دوادێ قوتابی بەڕێز ئەم ئەمرازانەمان لە دەرسەکانی پێشتر خوێندیە بابرێن لە یونیتی یەکەم خوێندیتمان لە یونیتی پێنجەم خوێندیتمان ئێستاش ئەمە لە یونیتی هەفتەمین دەبینین هەمان شت لە بۆمان هاتیتەوە ئەمە لەوێش لە بۆم باس کردی before و after لەوێن دەرێ پەیوەندی بە چوە هەبوو بە پاستیوە هەبوو while پەیوەندی بە پاستیوە هەبوو when پەیوەندی بە پاستیوە هەبوو لە یونیتی پێنجەم پەیوەندی بە فیوچەریوە هەیە بەڵام لێرانە ئەو مشکلت نییە یعنی سەبجەکتی لەگەر بەکار نایە یعنی لە دوای ئەمانە یەکسەر verbai ing دێتن بەبێ ئەوەی هیچ بکەرێک دەست نیشان بکرێت باتەمەشا ئەو تێبینێ بکەین ئەم ئەمرازانە بکەریان لەگەڵ بەکار نایەت یەک لە قسەکان ئەوەیە بکەریان لەگەر بەکار نایەت دەبێ ڕاستە و خۆ verbai ingیان لە دواوە بێت و هەروەها ئامرازەکان عادەتەن لە سەرەتای بەشی یەکەمی ڕستەکە بەکاردێن و بەشەکەی تر لە ڕستە دەکرێت ڕابردوو یان ڕانەبردوو بێ یعنی مشکلەمان نەلێرە لە بەشی دووەمی ڕستەکەی دەکرێت ڕابردوو بێ دەکرێت ڕانەبردوو بێ هەر زۆرێک لە ڕابردوو یاخود هەر زۆرێک لە ڕانەبردوو با تەماشا ئەو ڕستەیە بکەین after تەماشاکە ئەوە کنجەکشنەکە after یەکسەر چمان لە دۆ بەکاری نایە verبەچی ing بکەری تێدایە لێرانە بە هیچ شێوەیەک بکەرمان نییە after reading a book somebody knocked at the door
باشە ئەوە لێرانە پاس سمپڵە ئەوە مین کلۆزی پێدەرێن ئەوەش پارتیسیپل کلۆزی پێدەرێن ئەگە تەمەشا هەندێک نمونەی وزاری کەم قوتابی بەڕێز تەمەشاکە هەندێک نمونەی وزاری لەسەر ئەم شێوازە دواتر هەست شێوازەکەت بەیەکەوە لە بۆ باز دەکەم یەکسەر گۆتی بیفۆر طبعا لێرە ئەمە تەمەشا دەکەین لێرە بە هیچ شێوەیەک بکەرمان نییە لە ناو ڕستەکەش بکەرمان نییە ئەمن گوتم یەک لە نیشانەکان ئەوەیە بیفۆر و ئافتەر و وێن و وایل و ئەوانە چیان لەگەر نییە ئەوانە بکەریان ئەلێرە لەگە بەکار نایە مەثەڵەن لێرە هی ئەگە هاتبیتن ئەوە نابی ئەو ڤێربای ئەنجی بەکاربینین کەواتە لێرە هیچ بەکار نەهاتیە ئەمەش دەرێن مادام وەیە یەکسەر دەرێن تراڤلینگ یەکسەر ڤێربای ئەنجی بەکاردێنین ئەگەر لە ڕووی معناشەوە تەواش تەماشای بکەی هیچ کێشەیەکی نییە دواتر هەمانە قوتابی خۆشەویست ئافتەر ئەگە دوو بۆ شایدایەما گوتم بۆ شای ئێرە احتیاجیە ینی هەر پرێزنت بیان پاس بە هیچ مشکلەمان نییە با تەماشای ئافتەرەکەی بکەین ئافتەر یەکسەر دەبی ڤێربای ئەنجی دابنەی لۆ چکە سەبجێکتمان نییە تەماشاکە لە هەڵبژان لێرە سەبجێکتە چی دایتەما هی لیڤینگ ئەگە هی لیڤینگ بی هی لیڤینگمان نییە دەبی ئەتوو یان ئیزی لەگە بەکاربینی یان وۆزی لەگە بەکاربینی ناکرێت ئەوە بەو شێوەیە بیتن لەبەرەوە ئەو بەغەڵەت دادەندرێ سینگ ئەوەش نابیتن لەبەرەوەی مادام ئەوە نەگونجا ئەمە ژیان ناگونجێ لیڤینگ لەگە تو سۆ ئەوەش تو بیس دەبی تو بیس بی نابێ بەو شێوەیە ئەدێگەن ئەمانە دابنێن ئێستا لێرە بنووسە لیڤینگ لێرەش بنووسە سینگ ئەوەش سینگ تەماشاکە بزانین دەبی ئەمە گوتمان ئافتەر یەکسەر ڤێربای ئەنجی لە دوادا دادەندرێت و ئەگەر بکەرمان نەبوو فەرموو ئێستا بکەرمان نییە و یەکسەر ڤێربای ئەنجیمان دادەن دوای وشەی لاڤ قوتابی خۆشەویست ئەمە لە یونیتی هەفتەم ئێستا دەخوێنین هەندێک جاران تو بیسی لەگە بەکاردێ هەندێک جارانش ڤێربای ئەنجی لەگە بەکاردێ هیچ مشکلەمان نییە ئێستا لێرە لەبەرەوەی وشەی لاڤمان هەیە دەکرێت بێت سینگ the sun again یعنی معناکەی ناگۆڕی یەکسەر ئەتوو دەتوانیت تو بیسیش دانەی after they love to see the sun again to love دەتوانی to see دەتوانی دابنەی لە دوای لەڤی یعنی لە دوای لەڤی دەکرێت ڤێربای ئەنجی بێت دەکرێت تو بیس بێت هیچ مشکلەیەکمان نییە لەبەرەوەی وەڵامە ڕاستەکەمان ئەلێرە بە ئەی ڕاست باشە قوتابی خۆشەویست تەماشا ئەو تێبینیانە بکەین دەری ئەم ئەمرازانە بەشەکانی پێشتر بە شێوەی جیاواز بەکار هاتینە تازە پێم گوتی لە یونیتی یەکەم تەماشای یونیتی یەکەم بکە گوتم پەیوەندی بەڕابردوو هەیە لە یونیتی پێنجەم پەیوەندی بەڕانەبردوو بەداهاتوو هەیە بەڵام لە یونیتی هەفتەم دەرێ بکەری تێدا نییە ئەمە بەو سێ تێبینیەی دەتوانین وێن و وایل بیفۆر و ئافتەر لە یونیتی یەکەم و پێنجەم و هەفتەم لە یەکتریان جیاواز بکەینەوە ئێستا دێم هەندێک پرسیارت لە بۆ حەل دەکەم لەسەر یونیتی یەکەم و دووەم و سێیەم باشە هەندێک پرسیار لە بۆ حەل دەکەم لەسەر هەر شێوازەکە لەوەی زیاترە تو تێبگەی هەر سێکی لێک جیاوازکەوە قوتابی بەڕێز هە لێرە بەخۆی دیارە ئەوە لێرە سەبجێکتمان هەیە لێرەش سەبجێکتمان هەیە کەواتە ئەمە یونیتی هەفتەم نییە بە هیچ شێوەیەک ئەلێرە سەبجێکتمان نییە یعنی بکەرمان نییە تەماشاکە هیچ بکەرش تێدا نیە ئەتو یەکسەر دەرەی ئەمەیان یونیتی هەفتەمە و هەروەها دەبی ڤێربەکەی بکەمە ING ئەوە یەکیان ئەوە کێشەمان لۆ دروست ناکە بابێن ئەدی مامۆستا ئەمەی چۆن لێک جیاوازکەینەوە ئەوە وڵی تێدایە تەماشاکە ئەدی ئەوە چییە ئەوەش پاستی تێدایە مادام ئەوە وڵە دەبی ئەولایان پرێزنت بی چکە ئەمە لە فێرست کندشنەڵی حینی لەوەی کەنجێکشنمان هەیە پرێزنت سمپل فیوچر سمپل لە دوادێ فەرمو ئەوەش فینشز ئێستا ئەو فنشزێ ئەلێرە دابنێ وڵیشمان هەیە یعنی پرێزنت بە پرێزنت دەکا پرێزنت ئەوەش فیوچرە تەبعاً وڵ فیوچرە بەڵام ود نییە وڵە زۆر باشە ئەدی مامۆستا ئێرەکو بزانین ئەمە یاسامان هەیە گوتم لە دوای ئافتەری سەبجێکت هات زائیدەن پیپی دادنەی و بەشی دووەمی ڕستەکەش دەبتە پاست ئەوە لە یونیتی یەکەم باس کرایە کەواتەوە یونیتی یەکەمە ئەوەش یونیتی پێنجەمە ئەوەش یونیتی هەفتەمە بەو شێوەیە بەو نمونەیەی ئەتوو دەتوانی هەر سێ یونیتەکان لە یەکتر جیا بکەیەوە و بتوانی ئەتوو چۆن وێن و وایل و بیفۆر و ئافتەری بەکاردەهێنی لە بۆ چە لە بۆ یونیتی یەکەم و دووەم و یونیتی یەکەم و پێنجەم و یونیتی هەفتەم هیوادارم سووتان وەرگرت بێت کاتێکی خۆش